بانیتان باش، ڕۆژتان باش، ڕۆژێکی باش و پڕخێر و خۆشی دەست پێ بکەن بۆ هیوام کە باش خەوت بن و باش هەستا بن بۆی کە ئەو پلانانەی هەتان ئەمڕۆ بە باشی جێبەجێ بکەن. لە پرۆگرامی بەیانی 24 کۆمەڵە بڕگە و بابەتی باش و سەرنجڕاکێشمان و ئامادە کردوون. ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێننەوە تا بینەری هەموو بڕگە و بابەتانە بن. سەرتاش بە هەندێک لەو بابەتانە ئاشناتانەکەن. دوای ڕاگررتنی چالاکیە هونەریەکانیان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا پەیمانگای هونەر جوانەکانی ڕانیە با کۆنسرتێک دەستی بە چالاکیەکانی کردەوە. هەر لە پرۆگرامی ئەمڕۆمان باز لە ژینگەی خوێندن دەکەین لە زانکۆکانی کوردستان. ئاخۆ بارودۆخی پۆلەکانی خوێندن لەبارە قوتابی بۆ خوێندن هەن بدات. کەم خەوی هۆکارێکە بۆ هەستکردن بە ماندوێتی و دەرکەوتنی نیشانەکانی زوو پیربوون لەگەڵ پزیشکی پسپۆر لەسەر ئەم بابەتەش زیاتر دەوەستین. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پابەندی بە ڕێکارەکانی خۆپارێزی ماوەی 2 ساڵ بوو پەیمانگای هونەرجوانەکانی ڕانیە چالاکیە هونەرەکانی خۆی ڕاگررت بوو. بەڵام ئێستا کە بارودۆخەکە تا ڕادێک ئاسایی بۆتەوە دەستیان بە چالاکیەکانیان کردوتەوە و دەستپێکی چالاکیە هونەریەکانیشان کۆنسرتێکی میوزیکی بوو کە ژەنیاران میوزیکی کلاسیک و ڕۆژهەڵاتیشیان تیادا نمایش کرد. دیارە ئەمڕۆ پەیمانگای هونەرە جوانەکانی ڕانیە دوای ماوەیەکی زۆر دابڕان لە کاری هونەری ئەمڕۆکانە دەستمان پێکردەوە بە کار و چالاکیەکان وەک بەڕێسان ئاگادارە نزیکەی 2 ساڵە سەرجەم چالاکیە هونەریەکانمان وەستاندە بوو بەهۆی ئەو بارودۆخەی کە بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا و ئەو بارودۆخە دارایی کە باڵی کێشا بوو بەسەر کوردستان. بەڵام ئەمڕۆکانە بە خۆشحاڵیەوە پەیمانگا دەستی کردەوە بە چالاکیەکان. ئەمڕۆ یەکەم چالاکی موزیکیمان ساز کرد بۆ کۆمەڵێک لە میوانان لە ژەنیارانی بواری موزیک. یارە ئەم کۆنسرتە کۆمەڵێک مادەی کلاسیکی و مادەی شەرقی لە خۆی گرتە بوو. ئامانج لەم کۆنسرتەمان بۆ دەستپێکردنەوەی چالاکیە هونەریەکانە و دەمەوێت لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتانەوە پەیامی خۆمان ڕابگەێنین کە لەمە دوا دەست دەکەینەوە بە کار و چالاکیە هونەریەکان هەم لە بواری هونەری موزیک هەم لە بواری هونەری شێوەکاری کە بەداخەوە چەند ساڵێک بوو نەمانتوانی بوو ئەوەی ئەو پەیامە هونەری کە هەمانە بیگەێنین و بە خوێندکاران و بە سنووری ئیداری ڕاپەڕین. ئێمە لەوەتی لەدایک بووین لەگەڵ جەنگاژین تا ئێستا جەنگ بەڕووی بەرناوین هەتۆ سێری سنوورەکانی کە ڕۆژانە ئاگرباران ئەکرێت ینی هێشتا جەنگ لەگەڵمانە ئەژی یانە لەبەر ئەوە ئێمە چی بکەین هونەرمەند چی بکە هاوپیشەکانی کە چی بکەن پێویستە واجبە لەسەر هەموو ئەوانەیە ینی چۆن بەڕۆ ڕوو ئەبیتەوە. ئێمە وەختی خۆی لە زمانی حیزبی بەعسا زمانی ڕژێمە کە ڕژێم حەزی ناگەگوێی لە وشەی کوردی بێ لە دەنگی کوردی بێ جلی کوردی ببێنێ ڕەنگی کوردی بێنێ لەگەڵەوە ئێمە نەوەستین ینی کۆمەڵێ مناڵ بووین نەشیدی سرودەنەتەوەیەکانمان تۆمارە کرد بە زۆربەتی زۆر سەختە ینی ئەبێ هەمیشە هونەر دەور و ڕۆڵی خۆی ببێنێ ئەگەر جەنگ هەبێ نەبێت بەعکسەوە لە کاتی جەنگە تۆ میلەتەکەت لە کاتی جەنگ و پێشێوی و ژیانی دژواریە پێویستی بە هونەرە زیاتر. بەڕاستی من دڵنییا ساو خەڵکی ئەمڕۆهات زۆر دڵگەشت بوون هەر چێنێ بێ سەعاتێک دوورکەوتنەوە لەو فەوزایی کە لەسەر شەقامەکان هەیە وایە نا ینی ئەمە بۆ خۆی ئەمێنێتەوە لە زەهنیانە چاوەڕیشتی کاکەن چاوەڕیشتی جوانترەکەن
ئەم جوڵانەوە و چالاکی هوەرانە زۆر گرنگە. زانکۆکان دامەزراوەی گرنگی زانستی هەر وڵاتێکن. لە هەرێمی کوردستانیش ژمارەیەکی زۆری زانکۆ هەیە. ئایا کەشی هۆڵەکانی خوێندن و بەشە ناوخۆیەکانی دەرەوەی هۆڵەکانی خوێندن لە زانکۆکان لەبارن بۆ قوتابی و بۆ خوێندکاران؟ یاخود ڕەخساندنی کەشێکی لەبار بۆ لایەنی دەرونی قوتابیان لە کامیان گرنگترە؟ مامۆستا و قوتابیانی زانکۆی سۆران وەڵامیان پرسیارانەی ئێمە دەدەنەوە. زانکۆی سۆران وێڕای کورتی تەمەنی دامەزراندنی لە هەڵسەنگاندنی ساڵانەی وەزارەتی خوێندنی باڵا لە پێشەنجی زانکۆکانی دیکەی هەرێمی کوردستان دێت. لە ڕووی باڵەخانە و پێداویستی دیکە کاری زۆری بۆ کراوە. ئەمە یەکێک لە هۆڵەکانی خوێندنە. بڕوانامەی لە وڵاتێکی دیکە بەدەستهێناوە و بەراوردێکی کەشی هۆڵی خوێندن و بەشی ناوخۆی و دەرەوەی هۆڵەکان لەگەڵ زانکۆی ئێستایمان بۆ دەکات. لە مەسر هۆڵەکان کە بینیومە بەجددی چوومەتە بەعزەوە هۆڵێک شتی تیادانراوە مەسەن یەک دوو هەر بەشێک و بە گوێرەی تەخەسوسەکەی خۆی لە هۆڵەکە مەسەر دوو تابلۆ دانراوە تابلۆکان تعبیری کردووە لە ئەوەی بەشەکە ئەوە نییە دوای ئەوە بۆ مەسەرەن هیچ نەبێت لە پشتی قوتابیەوە ئەتوانین بە شێوەیەکی جوان دووسێشت دانێن هەر بۆ ئەوەی قوتابی کەیەتە ناو هۆڵەکە بیدایەتی جەوێکی خۆشی بۆ دروستکە. قوتابی و خوێندکاران بۆ چوونی جیاواز لە مامۆستاکەیان هەیە و کۆکن لەسەر ئەوەی لە نێوان هۆڵی خوێندن و بەشە ناوخۆیەکان و دەرەوەی هۆڵەکانی خوێندن هاوسەنجی هەیە. ئەوەندە گرنگی پێدرا کە مرۆڤ هەستکە بخوێنیت یعنی بپێ ئەو ئەزمونا من کە ئەوە 4 ساڵ ئەس لێرەمە ڕاستی دەشێن بێژم دەرەوەی زۆر گرنگی پێدرا یعنی شوێنێکە کە مرۆڤ هەتا دەشێت کتابەکە ببێت و لە شوێنێک دابنیشێت و بخوێن تا بە شێوەیەک زۆر ساراحەت و ئیسراحەت. زانکۆی سۆرانێکێکە لە دیمەنە جوانەکانی زانکۆکەی بینیت یعنی دڵڕفێنە بەڕاستی. ئێمە وەکو قوتابیانی زانکۆ ئەبینین کە باڵانسێک لە نێوان هەم ژینگەی دەرەوەی زانکۆ و هەم هۆڵەکانی خوێندن هەیە. شارەزایان کۆکن لەسەرەوەی ژینگەی خوێندن لە زانکۆکان هەر لە هۆڵی خوێندن و بەشی ناوخۆی و دەرەوەی هۆڵەکان ڕاستەوخۆ کاریگەری لە سەردەرونی قوتابی خوێندکار جێدێڵێت و لە ئەگەری نەبوونی هاوسەنجی و خراپی ژینگەکە کاریگەری نەرێنی لەسەر قۆناخی خوێندن و بەشێکیشان پێیان وایە کاریگەریەکان لەسەر داهاتوی قۆناخی دوای خوێندنیش لەسەر قوتابی جێدێڵێت. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران. بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لە سەرم بابەتە بزانین تا چەند ژینگەی خوێندن لەبارە لە هەرێمی کوردستان جا لە ناو بەشە ناوخۆیەکان بێ لە ناو قوتابخانەکان لە ناو زانکۆکان هەموو ئەمانە ئەکەمە پرسیاری گرنگ و ئەو پرسیارانەی کە لای ئێوە شەو لە خوێندکارانیشمان کرد لە بەڕێز دکتۆرە شەونە میاحیا کە دکتۆرا لە فەلسەفەی کۆمەڵناسی زانکۆی سۆربۆنی فەڕەنسایانەوە. بەخێر هاتی دکتۆر بانیت باش. زۆر سپاس. باشە دکتۆرە تۆ بەو پێیکە لە زانکۆیەکی دەرەوە خوێندوتە لە 3 زانکۆی دەرەوە خوێندوتە گەشتوتەم ئاستە و ئەزمونێکی باشت پیا کردووە. پێم خۆشە و ئەزمونەی خۆتمان بۆ باس بکەی سەرەتا. زۆر سپاس بۆ پرسیارەکەت بەحقەت من دەمێ و لێرەوە دەست پێ بکەم کە زانکۆ دامەزراوەیان ناوەندێکی ئەکادمی بەرزترین ناوەندی ئەکادمیە و بەرهەمی مۆدرنیتەیە لە کۆمەلگا و لە هەرکوێ زانکۆیەکە بێ لەوێ خەسڵەتەکانی شارستانیەت و پێشکەوتن تێدا دەردەکەوێتن و زانکۆش بەگشتی کۆمەلگا بەردەوام دەکاتە کێڵگەی توێژینەوەی خۆی و زانکۆ پێشەوەی باس لە ئەزمموی خۆم بکەم کە لە فەڕەنسا خوێندومە پێم باشە باز لە وەزیفەی
وەزیفەی زانکۆ بکەم کە زانکۆ وەکو ناوەند بەرزترین ناوەندی ئەکادمی هەرچەندە یەکێک نییە ئەمڕۆکە لەو ناوەندانەی کە بەرپرسە لە بڵاوکردنەوەی معریفات چونکە زۆر ناوەندی دیکەشمان هەیە کە ئەمڕۆ بەرپرسن لە بڵاوکردنەوەی معریفام. وەزیفەیەکی معریفی هەیە زانکۆ کە چۆن معریفە بڵاوەکاتەوە و کاریگەری لەسەر گەشەی کۆمەلگا دەبێتن و لایەنێکی دیکە زانکۆ وەزیفەیەکی اقتصادی هەیە چۆن دەتوانێتن زانکۆ لە ڕێگەی زانکەوە دەستی کار و گەشەی ئابووری کۆمەلگا یعنی کۆمەلگا بگەشێتەوە بەداخەوە ئەمڕۆ زانکۆ خۆی بۆ تا ناوەندێک بۆ گەشەی زانکۆکە خۆی نەک بۆ گەشەی دەستی کار لە دەرەوە بتوانێتن کۆمەلگە لە ڕووی اقتصادیەوە گەشەی پێ بکە تەنیا زانکۆیەکان لە مرکزێکی یاخود لە ناوەندێکی معریفەوە بۆتە ناوەندێکی بازرگانی کردن کە ئەوەش کاتێک کە زانست دەچێتە ناو دەچێتە ئەوە هیچ بەهایەکی نامینێتن و جگەلەوە وەزیفەیەکی دیکەی کۆمەڵایەتی هەیە چۆن زانکۆ دەتوانێتن لە ڕێی وەزیفەی کۆمەڵایەتی خۆی ئاسایش و ئارامی کۆمەلگا و ئەو کێشە و گیر و گرفتانی کە لە نێو کۆمەلگادا هەیە چارەسەری بکاتن. بەحقەت باز لە ئەزمموی خۆم من لە 3 زانکۆ لە فەڕەنسا خوێندومە زانکۆیەک بە ناوی زانکۆی ستاندال گیری نۆبەڵ توخوا کە زمانی فەڕەنسیم تێدا دەخوێت و زانکۆیەکی دیکە ئیکۆلێکی ئیکۆل هاوتیز بۆ زانستە مرۆییەکان کە پێیان دەگوت ئیکۆل هاوتیز ئیتیوسیۆن سۆسیال لەوێ ماستەرم لە زانستی کۆمەڵناسی وەرگرت و لە زانکۆی سۆربۆنیش دکتۆرا لە فەلسفەی کۆمەڵناسی ئەوەی من تێبینیم کردبوو لەو زانکۆیانە یعنی ستایلی زانکۆیەکان بە شێوازێکی وا دروست کرابوو کە قوتابی ناچار دەبوو یان لە پۆلەکانی خوێندن بێ یان لە کتێبخانە بێ بەڵام بەداخەوە یعنی ئەمڕۆ زانکۆکانمان من بە حکمی ئەوەی ساڵێک لە زانکۆیەک کۆرسێک دەرسی ئەنترۆپۆلۆژیام گوتەوە و ساڵێکیش لە ببورن یعنی لە زانکۆیەکی دیکە هەر لەو چەند ڕۆژە سمینارێکم هەبوو ئەوەی من تێبینیم کرد لە زانکۆکان ئەوەندە قوتابی لە دەرەوەیە تەرفیهیە یعنی لە ناو زانکۆ نابێتن لە پارک و ڕێستۆران بچێتن زانکۆکانی کوردستان بەداخەوە یعنی لە پارک و ڕێستۆرانت و ئەوانە دەچێت ینی ئەوەندەی قوتابی لە دەرەوەی زانکۆ بوو یاخود لە حەوشە یاخود لە پارکەکان لە کافتریایەکان ئەوەندە قوتابی لە هۆڵەکانی خوێندن هۆکاری چییە؟ ئایا ئەو ژینگەیە کە بەو شێوەیە کراوە یاخود بڵین لە ڕووی بیناکەشەوە لە ڕووی بیناکەوە بڵێ کاریگەری هەیە بیناکە چونکە من وەکو گوتم ئەزمموی خۆم لەوێدا تۆ پێت شەرم بوو بەڕاستی بێ ئیش لە شوێنێکدا بنیشی یاخود دەبواە لاپتۆپەکت پێ بێتن ئیشی لەسەر بکە یان کتێبەکت پێ بێ بخوێنیەوە ستایلی زانکۆی و ئاژئۆزێ چۆن دروستکرابوو چۆن ئێمە ئێستا لە ئەوەکی وایە کافتریایەکی بچووک بوو لە ناوەڕاست بوو یعنی هەموو پۆلەکان مسەیتر بوون لەسەری ینی قوتابی کە لەوێدا دەنیشت مامۆستایەکان بە بەردەمیدا تێدەپەڕین و ئەوانە ینی پێی شەرم بوو بمینێتەوە زۆر بەبێ ئیش لەوێ دانیشێتن یعنی یان زانکۆکانمان بەداخەوە ئەو ڕۆژە لە مامۆستایەکی زانکۆم بیست ئەڵێ ئەوەندەی لە نێو زانکۆکاز باز لە معرەزی سیارە دەکرێت ئەوەندە باز لەو بحوسە ئەکادیمیانە ناکرێت کە باشترین لێکۆڵینەوەی زانستیە دەردەچێتن لە ناو زانکۆکاری چییە؟ ئەمە ئەوە وتمان بەشێکی هەیکەلی بینایەکە باشە هۆکارەکانی دیکە چیە؟ خوێنکار خۆشی لەم کەم تەرخەمیان ینی بەشێکی بەرکەوتووە؟ آخر ئەزانی چۆن من باسی ئەوە ئەەکەم ئەڵێم ستایل زۆر دەور دەبینێتن تۆ ناکرێتن کوافێرێک یان ساڵۆنێک بە شێوەی سربڕخانەیەک یان وەکو قەسابخانەیەک دروست بکەیت یاخۆت ناکرێتن تۆ ئێستا ستایلی ئەم بینایی کە کوردستان 24 دەبێ لەگەڵ ناوەڕۆک و هەدەفی ڕاگەاندن بگونجێتن وانە نابێتن زانکۆکانمان یاخود نەخۆشخانەکانمان لە زانکۆ بچن یان زانکۆکانمان لە نەخۆشخانە بچن دەبێ هەر شتێک کە دروست دەکرێتن لەگەڵ ناوەڕۆک و یاخود لەگەڵ ئەوەی بگونجێتن بە ستایل زۆر دەور من دەڵێم ناچار دەکرا یان لە هۆڵی خوێندن بێتن محازرە وەرگری لەوێدا قسم داخلیەکان بەشە کەمپوسەکان کەمپەکانی حەوانەوەی قوتابیان لەوێ بە شێوازێکی زۆر وا دروست کرابوو کە تێیدا ئارامی یاخود کەشێکی وای بۆ قوتابی دەڕەخسان کە کەشێکی خوێندن بێتن و هەموو ئەو پێداویستیانەی کە بۆ قوتابی
لەوێدا گرنگ بوون لە کرێی خانیە لە ئاو کارەبایە لە ئەنتەرنێتە لە خواردنە جوانترین کافتریان بۆ دروست کردو بەچی لە دەرەوەی زانکۆ لە شوێنی حەوانەوەی لە بەشە ناوخۆیەکانیان نەک لە نێو زانکۆ بە شێوەیەکی ڕاستە هۆکار زۆرن ینی قوتابیش دەگەڕێتەوە سەرخۆی بەڵام قوتابی وەکو ئالانتۆرێن دەڵێ کە کۆمەڵناسێکی فەڕەنسیە کاتێک کە دێ پێناسەی کۆمەڵناسی هاوچەرخ دەکا ئەو پێی وایە گرنگە دیراسەی حاڵەتی ئەکتەری کۆمەڵایەتی بکەین لە نێو دامەزراوەکانی کۆمەلگا یعنی مەبەستی چیە لەم پێناسەیە چونکە ئێستا ئەم ڕاگەیاندنە وەکو بینایە ڕاستە ستایلەکەی گوتم دەور دەبینێ بەڵام کێ لەناو ئەو ڕاگەاندنە چه ئەکتەرێکی کۆمەڵایەتی لەناو ئەو ڕاگەاندنە بەڕێوە دەبا لە ناو زانکۆشدا ئەو مامۆستایانە و یاخود ئەوانەی کە بەرپرسن مناڵم تەنیا لە ناو زانکۆ بەڵکو لە ناو بواری پەروەردەی لە سەرجەم عینەن ئیشکالیەتمان هەیە ینی ئەو ئەکتەرە کۆمەڵایەتی کە بەرپرسە لە دروستکردنی ئەکتەرێکی کۆمەڵایەتی دیکە بە معریفە خۆی لە قەیراندایە خۆی لە تەنگێژەدایە لە تەنگێژەی معریفیدایە کۆمەڵێک من زۆر جار دەڵێم ئێمە ئەوەندە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە نێو کۆمەلگەی کوردی یاخود لە دەرەوەی موئەسسەسات هیلاکمان دەکا ئەوەندە لە ناو موئەسسەسات پێڕاناگەی لە ناو موئەسسەسات کار بکەوێ یاخود ئەو کەشت بۆ بڕەخسێتن. باشە دکتۆر باسیەوەت کردکە خۆیان لە ناو قەیرانێکدان ئەوانەی کە ئەرکی یاخود بەرپرسیارەتی ئەویان هەیە کە نەوەیەکی تازە نەوەیەکی نوێ پەروەردە بکەن خۆیان لە قەیرانان ئەی باشە چی ئەگوزارت بۆ و نەوەی داهاتووتر بۆ ئەوان سبەی ڕۆژ چ بەرپرسیارەتیەکە گرنە سەر لەو ژینگەیە پەروەردە بوون لە ژێر دەستی بۆ نمونە ئێمە بە شێوە گشتێکەشی نەبێت بە ئەگەر حتا یەک دانش هەبێت زۆرە بۆ کوردستان ئەگەر کەسێک پرۆفیسۆرێک بێ بەڵام خۆی هێشتا لەو ئاستە پەروەردەیە نەبێت کە بتوانێت ئەو نەوەی پەروەردەیەکات بە پێی پێویست بەرپرسیارەتی هەڵگرێت. بەحقەت ئەبێ ریفۆرم بکرێتن ینی ریفۆرم زۆر گرنگە لە هەموو بوارەکان یعنی ئەبێ تۆ لەو لەرزۆکیەی کە لە ناوەندە ئەکادیمیەکان هەیە دەبێتن ریفۆرمێکی ئەساسی بکرێتن چۆن تەنانەت لە ستایلی زانکۆکان گۆڕانی بەسەردا بێتن زانکۆ ببێتە ناوەندێک تەنیا بۆ خوێندن و زانست بێتن نەک بۆ کافتریا و بۆ پارک و بۆ ئەوە بێتن ناچار بکرێ قوتابی ئەوەندە ئەو کەشە تەرفیهیای کە لە ناو زانکۆ هەیە بۆی نەڕەخسێتن بەڕاستی دەبێت کەشێکی زانستی بۆ بڕەخسێتن نەک کەشێکی تەرفیهی و پیاسەکردن و ئەو لە کەفتریا دانیشتن ئەوە گرنگترین شتا و جگە لەوەش ئەو ئەکتەرە کۆمەڵایەتیانەی ئەکتەرە کۆمەڵایەتی ئەکادیمیانەی کە لە نێو موئەسسەساتی زانکۆ هەیە ئەوانیش گرنگە دووبارە ئەوە بکرێت من بە شێوەیەکی گشتی قسە ناکەم بە شێوەیەکی ڕێژەی قسە ئەکەم چونکە ڕەنگە مامۆستای زانکۆی واش هەبێتن زۆر خەمخۆر بێتن زۆر ئەوە بێتن بەڵام ئەو ئیمکانیەتەی کە لە ژێر دەستیدایە یعنی نەتوانێتن ینی لەگەڵ ئەو تەوژمە گۆڕانکاریەی کە لەرزۆکە ئەویش نەتوانێت گۆڕانێک بکاتن بەڵام دەسەڵات دەتوانێتن یعنی دەسەڵات چووکە لە هەموو کۆمەلگەیەک دەسەڵات کللتور دروست دەکات تۆ پێدوانە بێتن سۆربۆن کە تەمەنی 706 ساڵە تەمەنی دروستبوونی زانکۆی سۆربۆن نەتوانێتن پارکێک دروست بکاتن ئەوە جێی پرسیار نەتوانانی پارکێک بۆ قوتابی نەتوانی کافتریایەک لەناو تۆ ئەدویست چایەک بخۆیەوە یان کەفەیەک بخۆیەوە ئەبواە بە پێوە ڕاوەستی خێرا بخۆیەوە بڕۆی ڕاستە ینی باشە دکتۆرە ئەمانە هەمووی گیر و گرفتن کە بۆ داهاتوش بێگومان ڕنگدانەوەی زۆر گەورەیە بێت بەڵام یاخود بڵین بۆچی خوێندکار کاتێچێتە زانکۆ یان بیانوی ئەوەی هێڵە جاخۆگەر بشتمە زانکۆ دوایی تەخەڕوچکەم هیچ شوێنێکدا بۆ بەمەبەستی دامەزراندن ئەچن ینی گرنگە ئیلا خوێندکار بیر لەوە بکاتەوە مادەم پێی نایە زانکۆ ئەبێ هەر لەگەڵ 4 ساڵ کە تەخەڕوجی کرد و ڕسمەکەی گرد یەکسەر ئەو ناویشی بێتەوە بۆ دامەزراندن ئایا ئەم بیرۆکەیە تا چەند دروستە لە ناو تاکی ئێمە دروست بووە لە ناو خێزانەکان دروست بوو کە ئەبێ ئەم خوێندکارە مادەم زانکۆی تاو کرد مادەم پەیمانگەی تاو کرد دامەزرێت ئەمە لە هەموو دنیا بەم شێوەیە بەقەت لە هەموو دنیا بەم شێوەیە نیە بەڵام
جیاوازی لە نێوان ئێمە و وڵاتانی دیکە چکە هەر کەسێک کە ئەخوێنێتن ئەوێتن کارێکی بەدەست بکەوێتن. یعنی ئەوە حەقی خۆیەتی خوێنکارەکە یاخۆ خێزانی ئەو خوێنکارە ئەوێتن مستقبلێک بۆ ئەو نەوەی خۆیان بۆ ئەو کوڕی بۆ ئەو کچەی دابین بکاتن ڕەنگە دییان پارەشی لێسەر بکە بۆی پێ ڕابگا بۆی بەیانی مستقبلێکی هەبێتن. بەڵام جیاوازیەکە چییە؟ ئەلەوێ کە کاتێک ئەکتەرێکی کاتێک کە قوتابیەک پەروەردە دەکەن قوتابیەکی ئەنیڤەرسێل پەروەردە دەکەن بۆی لە هەموو شوێنێک ئیشی بەدەست بکەویتن. بەڵام ئێمە کە چوینە دەرەوە یعنی هەستمانە کرد ئەو خوێندنەی کە لێرە خوێندومانە زۆر لەرزۆکە زوو ئەشکین لەوێ زوو ئەشکین ناتوانین لەگەڵ زۆر وا بە ئاسانی پێویستمان بە کاتێکی زیاتر بوو کە ئەنتیگرێ بکەین یاخۆت گونجان دروستکەین لەگەڵ کۆمەڵگەی ئەوێ لەگەڵ ئەوە یعنی ئەکتەرێکی لۆکالی دروست دەکاتن. زانکۆکانمان بەڕاستی ئەکتەرێکی ئەنیڤەرسێل و جیهانی دروست ناکاتن بۆ ئەوەی کە لە کوردستانیش ئەگەر کاری بەدەست نەکەت مەودای بیرکردنەوەی مەودای ئیشکردنی فراوانتر بێتن بۆی بتوانانی بەیانی نەکتەنیا هەر لە چوارچەوەی هەرێمی کوردستان قەتیز بمینێ و بڵێ ئەو ئەەکەم ئێستا تەراکومێکی یاخود کەڵەکەبوویەکی زۆری قوتابیان هەیە ئێمە زانکۆمان زۆرە نزیکەی بەعادەت ئەوە نیە بەڵام لە مەزدەڕێک خوێنبەوە کە زیاتر لە 30 زانکۆمان هەیە لە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان وەکو گوتم ئەمانە یعنی گرنگ نییە لە ڕووی ینی لە ڕووی چەندایەتیەوە چەندت هەیە گرینگە لە ڕووی نەوعیەوە چەند زانکۆت هەیە کە دەتوانێت ئەو ئەکتەرە کۆمەڵایەتی ئەو قوتابیەوە پەروەردە بکە کە ئەکتەرێکی لەرزۆک نەبێ ئەکتەرێکی زۆر ئەوە نەبێ بچێت بە دنیای دەرەوە زوو بشکێت و نەتوانێت خۆی بگرێ و پێویستی بە ئەوە. ئێستا من زۆر قوتابی فەڕەنسی دێنە ئێرە لێکۆڵینەوە ئەکەن لە زانکۆکان یاخودەوە یعنی هەستەکەی کە دەمێکە لەگەڵ ئەو مشتەمەعە ژیانە دەمێکە ئەزە زوو کۆنتاکەکان زوو ئەسنە ناو بابەتەکان بەڵام ئێمە کاتێکی زیاترمان پێ ئەویست. ڕاستە ڕاستە زۆر سپاس دکتۆرە شەونم زۆر سپاس بۆی کەمڕۆ میوانی بەیانی 24 زۆر سپاس خۆشحاڵ نیشان سپاس دەکەم. لاڤان خۆشناو کوردێکی دانیشتووی وڵاتی فنلەندایە و ئەندازیارە ئێستا بە سەردان گەڕاوەتەوە هەولێر 3 ساڵ لەمەوبەر لەگەڵ چەند هاوڕەیەکی خۆی لە فنلەندا بڕیار دەدەن کە ئامێرێکی شەحنکردنەوەی ئۆتۆمبیلی کارەبایی دروست بکەن. دوجار ئامانجەکە بەدی دێنن و یەکەم ئامێر دروست دەکەن. ئامێرەکەی دەستی تایبەتە بە شەحنکردنەوەی ئۆتۆمبیلی کارەبایی. لاڤان خۆشناو کوردێکی دانیشتوی وڵاتی فینلەندایە و ئەندازیارە بەسەردان گەڕاوەتەوە هەولێر 3 ساڵ لەمەوبەر لە فینلەندا لەگەڵ چەند هاوڕەیەکی خۆی بڕیار دەدەن ئامێرێکی شەحنکردنەوەی ئۆتۆمبیلی کارەبایی دروست بکەن. دوجار ئامانجەکە بەدی دێن و یەکەم ئامێر بەرهەم دێنن. ئەو جیهازەمان دروست کردیە سیارەی کە بە کارەبای ئیژرەکان شەحن دەکاتەوە. لەگەر ئەمن و 3 مهندسی دی برادرین هەمومان شەریکەمان دروست کردیە 3 ساڵە ئیشمان کردیە 3 ساڵە خەرچی ئەو جیهازین و تازە حاضر بووە. ئەو جیهازە کاتی 10 ساعت برین یەک شەو تقریبا 200 کیلۆمتر سیارە دەڕواتن. ئامێرەکە پێویستی بە 16 وات کارەبا هەیە لەسەر ئۆتۆمبیلی کارەبایی تاقی کراوەتەوە و سەرکەوتوو بووە. یەکێک لە تایبەتمەندەکانی ئامێرەکە ئەوەیە دەزانێت چێ ئۆتۆمبیلەکەی شەحن کردوتەوە و ڕاستەوخۆ وەسڵەکەی لە ڕێی ئەنتەرنێتەوە بۆ دەچێتەوە. ئامانجی لاڤان ئەوەیە بۆ ساڵی 2022 ئامێرەکە بخەنە بازار و بیفرۆژن. پلانیمە ئەوەیە کە ئێستا ئەو یەکەم جیهازە تازە حاضر بووە ساڵی 2022 100 دانەلەوە دروست دەکەین و دادەنین لەو خەڵکان. ئێستاش پارە خڕ دەکەینەوە لە ئینڤستمنت هەتا ئەوانەی حاضرکەین. لۆ هەرمی کوردستان بەرێ دەتوانم جارێ سیارەی کارەبی زۆر کەمە لە کوردستان بەس ئاخیری دێنە ئێرە ئەو کاتیش پێویستمان بەوەیە. خواستی لاڤانەوەی ڕۆژێک بێ لە هەرمی کوردستانیش کار بە ئۆتۆمبیلی کارەبایی بکرێت تا بەرهەمی هزر و دەستی خۆی بخاتە خزمەتی هاوڵاتیان نیشتیمانەکەی کە خەرجێکی زۆریان بۆ دەگەڕێنێتەوە.
نەورۆز عەبدوڵڵا کوردستان 24 هەولێر. بۆ هیوایین کە ڕۆژێک بێت ئیتر لە هەرێمی کوردستانیش هێندە ئۆتۆمبیلی کارەبایی زۆرتر بێت لە بەرەوەی سەر جیهان هەمووی سەرقاڵیەوەیە کە ئۆتۆمبیلەکانیان بگۆڕن بە ئۆتۆمبیلی کارەبایی تا دوور بن لە هەموو ئەو زیانانەیە و دووکەڵانەی کە بێتە هۆی پیسبوونی ژینگە لە ڕێگەی ئۆتۆمبیلەکان کە ئێستا بەکارێت ئەو کاتەیە مەش پێویستمان بە ئەو ئامێرا بێت و نمونەوە گەنجانەش زۆر بێت. بابەتێکی دیکەمان هەیە کە ئەویش باس لە کەمخەویەکەین. کەمخەوی هۆکارێکە بۆ هەستکردن بە ماندوێتی و دەرکەوتنی نیشانەکانی زووپیربوون. ئەمە هەرە نیشانە خراپەکانیەتی کە ئەگەر کەمخەوی زۆر زووش پیرەبی و بەپێی توێژینەوەیەکی بەریتانی کە لە پێگەی هێڵسلاین بڵاوکراوەتەوە ئاماژە بۆواکات ناڕێکی خەوت دەبێتە هۆی هەستکردن بە ماندوێتی و دەرکەوتنی نیشانەی زووپیربوون. توێژینەوەکە لەسەر 4482 کەس ئەنجام درراوە و دەرکەوتووە ئەو کەسانەی کە ناڕێکی لە خەویاندا هەیە وەک شەو یاخود بڵێن وەکەوەی شەو درەنگە خەون یان شەوان نەخەوتن لە کاتی دیاریکراودا یان کەمتر لە 6 کاتژمێرە خەون هۆکار بۆ بۆی کەسەکە لە ڕۆژەکەدا هەست بە ماندوێتی بکات و ئاستی وردبینی و بیرکردنەوەشی لاواز بێت. توێژینەوەکە ئەوەشی دەرخستووە بەو جۆرەی ناڕێکی لە خەودا هەیە لەو کەسانەدا بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بووە بووەتە هۆیەوەی کە زووتر نیشانەکانی پیربوونیان تێدا دەربکەوێت. ئەم بابەتە لەگەڵ دکتۆر ئازاد حوسێن کە پسپۆڕی مێشک و دەمارە زیاتر باس دەکەم چونکە پەیوەندی بە لایەنی تەندروستیشمان هەیە. دکتۆر ئازاد بەخێرهاتی. بەیانی باش بەیانی باش بەخێرهاتی زۆر سپاس. ڕۆژێکی باشە؟ زۆر باشە. ئێکەواتە تۆش شەو زۆر زوو خەوتووی. وەڵاهی من پێم خۆش بوو خەوم بەڵام ئەرکەکەم زۆر جار هەیە شەوانیش درەنگ دەخۆم بەڵام زۆربەی جار ئەگەر ئەرکەکەم لێم بگەڕێ بێگومان زوو دەخۆم. ڕاستە بەپێ و توێژینەوە بێڵە گەر ڕۆژێکی باش بێ و زۆر چالاک بێ و دیارت کە باش خەوتووی. بێگومان زانست سەلماندوویەتی ئەوانەی کە خەویان باشە لە ڕۆژدا بێگومان چالاک و بەرهەمیان زیاترە و کەسی چالاکن دیارە ئەوەش هۆکاری زانستی هەیە ئەوانەی کە تێرخەو دەبن مادەی دۆپامین و هۆرمۆناتی کەش بە تایبەتی دۆپامین زیاتر بەرهەم دەهێنرێت کە لە ڕۆژدا پێویستی وەکو مادەی پاداشت نیشانە دەکرێت کە هەست بە خۆشی دەکەی هەست بە چالاکی دەکەی هەست بە بەس پێ ناچێت دکتۆر تۆ دوێنە شەو باش خەوت بێتی تو بەڵام هەر چالاکیش دیاری وایە؟ وەڵی ئاخر ڕاهاتنیش دەور دەبینێ کە خۆی ڕاهێنا لە ئەرک و ژیانی ڕۆژانە بێگومان دەور دەبینێ بەڵام پیشەکەی ئێوەش وایە کاتکە پیشەکە تەبیعەتی ئیشەکەمان وایە بەڵام بارحاڵ گرنگی خەولەوەدایە کە وەکو چارجکردنەوە وایە وەکو ئەگەر بە زمانێکی سادە بڵین وەکو شەحنکردنەوە وایە چۆن ئەمە ئامێرە ئەلکترۆنیەکانمان کە ڕۆژانە دەمانەوێت چالاکی ئەگەر زۆر بەکار هات دەبێت شەحنی بکەینەوە ئەگەر نا لە کار دەکەوێت خەویش ئاوایە بۆ مرۆڤ پێویستی بەخەوە بۆ ئەوەی مێشک شەحن بکرێتەوە بارگایی بکرێتەوە هەتاوەکو ئەو چالاکیانە ئەوەی کە لە کاری ڕۆژانەدا کردوویەتی لە شەودا لە کاتی خەودا بارگای بکرێتەوە و خەریکی کاری ناوە بێ لەبەرەوەی کە ئێمە ڕۆژانە کار دەکەین سەرقاڵی کاری دەرەوەینە ئاگامان لە ناو خۆماندانیە لە ناو مێشکدانە بەڵام ئەو کاتێک کە دەخەوین مێشک سەرقاڵە بەکاری ناوەی خۆی ڕێکخستنی هۆرمۆنات و ڕێکخستنی ئەو مادە زیان بەخشانێک کە لە ناو مێشکدا دەیان کاتە دەرەوە ئەو مادانێک کە پێویستە زیاتر کەڵەکە بکرێ یاخود خەزم بکرێ و ئەو زانیاریانی کە پێویستن کە لە ماوەی کورتخایەندا بۆ ماوەی درێژخایەن بێ لە کاتی خەودا لە کاتی وەک چۆن دەڵێ چارجکردنەوەدا لە کاتی بارگاویکردن و شەحنکردندا سوود لەو کاتە ببینرێت. باشە دکتۆر ئازاد ئێستا من دوێنێ شەو سەعات 9 و خەوتم هەتا 6 بەیانی ئەمە زەرەری نیە یعنی ئەگەر زۆر بخەوی بە پێچەوانەوە خراپ نییە؟ بێگومان زیارخەوتنیش هەر بارێکی باش نییە بەڵام دەکرێت زۆر جار هەیە کە لەوانێت سە ڕۆژێک پێشتر نەخەوت بی بە پێویستیان هیلاکێتی کە مرۆڤ زۆر هیلاک بێ زیاد پێویست بێ پێویست بە شەحنێکی زیاتر شەحنەکە دەکات و ئەگەر چەند جار ینی ئەگەر ماوەکی کەم بێ لەوانێت زۆر کاریگەری نێت بەڵام ئەگەر ببێتە
وەک چۆن دەڵێ ببێتە دیاردە و بە شێوازێکی بەردەوام ئەو کاتەی ناتە ببی بەخەو خۆش دایمە بخەوی باشە ئەمە تا چەند بۆ نمونە هەندێک کەس هەیە زۆرە خەون لە ژیانیانە ینی بەردەوام خەواڵون و کەسێکی ئاساییشە ئەمە کاریگەری هەیە یاخود خۆی ئەو کەسەوایە یان تەبیعەتی بوونیەتی وایە ئاخر بێگومان زیاد خەوتن ئەگەر ببێتە دیاردە ئەوەش ناتەندروستە و هەندێک حاڵەتمان هەیە ئەوانە پێدەڵن هایپەرسۆمنیا هەندێک زار هەیە بە نەخۆشی دادەنرێ بۆ نمونە ئەوانەی کە بە شەو تێرخەو نابن بە ڕۆژ دەخەون و خەوێکی لە ناکا و لەوانەیە تووشی زۆر جار هەیە تووشی ڕووداو دەبن بێگومان ئەوە بە نەخۆشی دادەنرێ ئەگەر زیاد لە پەویست بخەوێت هەم بێگومان ئەوەشان بە حاڵەتێکی ناتەندروست دادەنرێ و بە چەند کاتژمێر خەوتن لە ینی هەم لە کاتەکەی لە کاتژمێر چەنەوە بۆ چەند بێ و بەگشتیش چەند کاتژمێر مرۆڤێکی ئاسایی پێویستە بخەوێت دیارە بەپێی تەمەەن دەگۆڕدرێ بۆ نمونە لە منداڵان ئەوانەی تازە لە دایبوون 14 بۆ 16 کاتژمێر هەندێک زار بۆ 7 کاتژمێریش دەخەون بێگومان ئەوانەی لە پیردا تەمەەن کاتەکە کەم دەبێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە زیاتر لەوانەی قسە لەسەر گەنجان و لەسەر تەمەنی گەورەدا بکەین 6 بۆ 8 کاتژمێر 6 بۆ 8 کاتژمێر گونجاوە دیارە ڕاهاتن گرنگتریشت لەوەدا هەوڵ دەین لە کاتێکی دیاریکراو بخەوین چونکە مێشک کاتژمێری خەوی هەیە سەرکادیان ڕڵێ ئەو کاتژمێری خەوە خۆی ڕادێنێ لە کاتێک بۆ نمونە زۆر کەسمان هەیە دەڵێ من کاتژمێر نۆ ڕاهاتوە کاتژمێر نۆ دەخەوە وەکو ئەوەی وای وەکو دەڵێ دەکوژێمەوە لە دوای کاتژمێر هیچ چالاکی نامێ لەبەرەوەی کاتژمێری خەوی خۆی ڕاهێناوە لەوانەیە کەسەکە کاتژمێر 11 ئەو ڕاهێنانە ئەو کاتژمێری خەووا لە کەسەکە دەکات لەو کاتەدا بخەوێ بێگومان زۆربەی توێژینەوەکان وا پەسەندی دەکەن کە لە کاتژمێرە زووەکاندا بخەوین ئەویش دلیلی پزیشکی هەیە دلیلی زانستی هەیە کە میلاتۆنین ئەو مادەی کە میلاتۆنینێک کە کاتژمێری خەورێک دەکات زیاتر لە کاتژمێرە زووەکانی خەودا دەردەدرێت و بە پێچەوانەوە لە بەیانیان ئەوانەی کە درەنگ دەخەون بێگومان بەیانەکەی دەبێت چۆن دەڵێ پاساوی بدەنەوە و جێگەی بکەنەوە تاویزی بکەنەوە کۆرتیزۆل دەدرێت کە کۆرتیزۆل مادەیەکی چالاکەرە و وریاکەرەوەیە بۆیە ئەوانەی کە شێوازی خەویان چۆن دەڵێ دەگۆڕن لە دەرەوەی ئەو شێوازێدا بێگومان بە پێچوانەی ئەو هۆرمۆناتانەش دەکەن کەەوەش کاریگەری نگەتیوی دەبێت باشە دکتۆر زۆر کەس هەیەڵە من هەتا درنگانێکی شەو خەوم لێ ناکەوێت ینی کەس هەیە هەتا ئەم تەمەنیش هاتۆ گەشتۆتە 30 ساڵیش لە دوای دویشەوە خەوی لەیەکەوێت ئەو ئەمە ڕاهاتنە یاخود چ چارەسەرێکی هەیە نی چەند جار هەوڵی یاوە کە خۆی چاکە شتێکی لەو جۆرە ئایا هۆکاری چیە یاخود ئەبێ ئەم کەسە چی بکات بۆی کە کاتژمێری خەوی ڕێک بێتەوە بێگومان هۆکار زۆرن گرنگتریان پێش خەوتن کاتی خەوتن و بەیانەکان ئایا پێش خەوتن بۆ نمونە مادەی وریاکەرەوەی بەکارهێناوە بۆ نمونە چاو قاوە و ئەو مادە وزە بەخشەکان وەکو تایگەر و ئەو ئەوانەی کە دەخورێنەوە ئەوانە بێگومان ئەوە دەور دەبینێ خۆراکی زۆر ئەوانەی خۆراکی ناتەندروست خۆراکی زۆر و سەرقاڵی بە ئامێرە ئەلکترۆنیەکان مۆبایل و ئایپاد و ئەوانە چووکە ئەوانش کاریگەری نێگەتیڤیان هەیە وا دەکات کە خەوەکە بزڕێ لەگەڵیشیدا بەیانیان درەنگ هەستان ڕاستە ئەگەر ئەو کەسە بەیانیان خۆی ناچار کە بەیانی زوو لە خەو هەستێت بێگومان ناچار دەبێت شەوەکە زۆر بخەوێت بەڵام ئەگەر ئەو کەسە بەیانیان بخۆی درەنگ لە خەو هەڵبسێ بێگومان وای لێ دەکات کە کەسەکە درەنگ خەوی لێ بکەوێت بەڵام گرنگترینشت ژینگەکە ئەو ژینگەیە کە سەرقاڵی بە شتانە و مادە وریاکەرەوەکان و هەندێک زاریش لەوانەیە نەخۆشیش دەور ببینێ و باری دەرونی کەسەکە و ئەگەر کەسەکە کەسێکی چالاک بێ ئەگەر کەسێکی بەرهەمدار بێ لە ڕۆژدا بێگومان وا لێ دەکات کە کەسەکە لەوانەیە زووتر خەوی لێ باشە دکتۆر بەکارهێنانی دەرمان بۆ خەوتن باشە یاخود خراپە بۆ نمونەگەر حەبێکی هێورکەرەوە بخوات بۆی کە خەوی لێ بکەوێت ئەمە تا چەند زیانی هەیە و ئەگەر سوودیشی هەیە پێمان بڵێ بێگومان هەموو شتێک ئیندیکیشن و واتە بەکارهێنان هۆکاری هەیە هۆکار بکەن ئێمە حەز ناکەین بە هیچ شێوەیە کە بەکارهێنانی دەرمان بوو ئەو کەسانی کە خەویان زراوە بەکار بهێنین چونکە بخۆ دەزانی هەموو ئەو مادانی کە بەکاردێن مادەی زیان بەخشن کاریگەری لاوکیان هەیە
بەڵام لە هەندێک باردا هەیە لە هەندێک حاڵەتدا هەیە لەوانەیە پێویست بکە کە لەو پێویستدا چووکات و بەراورد دەکەی لایەنە باشەکەی و لایەنە خراپەکەی دەبێت ئێمە تەوازنێک ڕاگرین ئایا ئەگەر ئەو مادەیە بەکار نهێنی مادەی وا لە کەسەکە کە نەخەوێ زیانەکەی چەندە و ئەگەر بەکاری بهێنێ زیانەکەی چەندە بێگومان خەو بەشێکی گرنگە لە ژیانی مرۆڤ و بۆ چالاکی مرۆڤ ئەوانە ئەگەر ئەو ئەگەر پێویستکە هەندێک جار هەیە پێویستە بەڵام و ئێمە وەکو پزیشک حەز دەکەین نەخێر حەز ناکەین پێمان خۆشە بەڵام لە هەندێک باردا هەیە بۆ ئەوەی کەسەکە بخەوێ پێویستە ئەو مادانە بەکار بهێنرێت و هەندێک جار هەیە لەوانەیە نەخۆشیدا هەبێ چارەسەری نەخۆشیەکە والێکە کە کەمتر پێویست بکات ئەو دەرمانانە بەکار باشە زیانە تەندروستیەکانی چین کەم خەوی جگەلەوەی کەوتمان زەرری هەیە بۆی کە زوو ئەو کەسە زووتر هەز بە پیری بکە یاخود چ زیانێکی دیکەی هەیە بە تایبەت و کەسانێک کە زۆر کەم ئەخەونیان خەویشیان ناڕێکە هەندێک هەیە لە ڕۆژە زۆرە خەوێش شەو کەمترە خەوێت بێگومان خەو بەشێکی گرنگە بۆ مرۆ هەروەکو گوتمان وەکو چارجینگ وایە وەکو بارگایکردنەوەی ئەوانەی کە کەم خەونی یاخود خەویان ناڕێکە دەکرێت لە چەند شتێک ڕویانکردن کەم نەخۆشی سەلمێنراوە توێژینەوەکان سەلماندویانە ئەگەری توشبوون بە فشاری خوێنیان هەیە زەخت دیپرشن واتە خەمۆکی و شەکرە و قەڵەوی و ئەلزهایمەر ئەوانە معڕەزن بۆی تووشی ئەلزهایمەر بن و ڕێکچوون لە ڕێژەی شەکر و دەکرێت لەوانەیە نەخۆشی تریش بێ ئەوە نەخۆشیەکان و ئەوانەی کە کەم خەون ئەگەری لە 120یان ئەگەری توش بوون بە ڕووداوی ئۆتۆمبیل بەداخەوە ڕۆژانە دەبینین کە چەندین حاڵەتی نەخوازرا و ناخۆش دەبینین ڕووداوی ئۆتۆمبیل یەکێک هۆکارێکی گرنگی ئەو ڕوودا ئۆتۆمبیلانە کەم خەویە یان تێر نەخەوتنە ئەوەش بە هۆکارێکی گرنگ و هۆکارێکی دیکەش پرۆدەکتیڤیتی واتە چالاکی و بەرهەم ئەوانەیە کە کەم خەون عادەتەن بەرهەمیان نییە چالاکیان نییە لەوانەیە ئەو بەرهەمیان ئەو چالاکێک کە کەسێکی خەوی تەندروستە بە نیو کاتژمێر کەسێکی کە خەوی ناتەندروستە تەرکیزی نییە لەوانێت بە 4 کاتژمێر نەتوانێت چالاکی کەسێکی کە ڕاستە لەیش ڕۆژانێ دکتۆرێستا کێشەی هەرە زۆری خێزانەکان خەوی مناڵەکانیانە بەهۆیەوەی کە خۆشیان درەنگە خەون مناڵەکەش درەنگە خەوێت جا پێمان بڵێ بە مناڵ کاتژمێر چەند بخەوێ و پێشۆی بخەوێت دەبێ ئەو ئامێرە زیرەکانی لە ماڵەکە هەیە لی دوور بخرێتەوە و بەکاری نەهێنێت ینی چەند کاتژمێرێکیش بخەوێت بۆ نمونە ئەو خوێن کە ئێستا مناڵ لە 4 ساڵەوە یاخود لە 2 ساڵەوە هەتا ئاگاتە مەکتەبیش بێگومان بەداخەوە دیاردەیەکی ڕۆژانە هەمومان ڕوبەڕووی دەبینەوە وا باشە لە ئێوارەوە ئەو ئامێرە ئەلکترۆنیانە بەکار نەهێنرێن چونکە کاریگەری 2 بۆ 3 کاتژمێر دەمێنێتەوە و مادە وریاکەرەوەکان چاو قاوە و ئەو زیان بەخشەکان تایگەر و هەموو ئەم خواردانەیە خواوزەی زۆرتیان قەوزە بەخشی تێدا وا باشە بەکار نەهێنرێ ژینگەی ژووری خەوەکە ڕووناکی زۆر بێگومان ئەو ئامێرە ئەلکترۆنیانە وەکو شەپۆل کار دەکەن ئەو شەپۆلەش کاریگەری لەسەر مێشکیش بە شەپۆل کار دەکات بۆیە کاریگەری نێگەتیڤی دەبێت بۆ سەرخەو بۆیە وا باشە ئامێرە ئەلکترۆنیەکان لە ژووری خەو نەبن مۆبایلەکە لە ژووری خەو نەبن لە دەرەوەی ژووری خەو بن و ژوورێکی هێمن بێ لە ڕووی گەرمی و ساردی ژوورەکە وا باشە مامناوەند بێ یاخود کەمێک سارد بێ زۆر سارد نەبێت کە تووشی نەخۆشیکە بەڵام گەرمی خراپە زۆر گەرمی ژوورەکە خراپە دەنگە دەنگ ژاوە ژاو بێگومان ئەوانە خراپە هەوڵدێ ئەوانە هەموو ڕێک بکرێت و هەوڵدەن گرنگترین شتیان لە هەمان کاردا ئەنی ڕۆژانە هەوڵدەن کە کەسەکە منداڵەکە ڕاهات هەموو ڕۆژێک لەوە لێ کامان کاردا بخەوێت بۆ خۆی ئۆتۆماتیکیان هەموو باش چنێکی پێویستە تا مناڵە ڕابێنی بۆ نمونە مناڵێکە شەو درەنگە خەوێ ئایپاد بەکارێنێ هەموو ئەم شتانەی هەیە دایکێک یاخود باوکێک بۆی کە مناڵەکەی بخاتەوە سەر ئەو سیستەمە ڕێکە چەندێکی کات پێویستەوە پێویستە کات چەندێک پشو درێژ بێت ئەو دایک و باوکە بێگومان لە کەسێکە بۆ کەسەکە دەگۆڕێ هەتاوەکو ئەو ڕۆژێ ناتوان بە دیاریکرا بڵێن 2 ڕۆژەیان دە ڕۆژە بێڵام تاوەکو زیاتر بەردەوام بێت ئەوە زیاتر کەسەکە ڕادێت
لەوانێ ئەگەر لە چەند ڕۆژێک یاخود لە چەند مانگێک دواتر دەبێتە عادەتی وە گرنگترین شتیش بۆی کە لەوە ڕابێ بەیانیان زوو لە خەو هەڵیسێنن کە تو بەیانەکە لە زوو خەوت هەڵسان لەو سەر ناسار دەبێت بەڵام کە تو بۆ ئەوەی بەیانەکە لە خەوی هەڵنەستێنی و درەنگ هەڵبستێ بێگومان شەوەکە ناخەوێت وەیە تو هەڵدەی بە ڕۆژ نەخەوێ بەیانەکان زوو لە خەو هەڵیسێنی ئەگەریش خەواڵ و بێ وەکو چۆن دەڵێن تەرکیزی نەبێ ڕۆژێک دوو ڕۆژ دواتر ڕادێ کە تو ناچارت کرد بەیانێکە زوو لە خەوت هەڵساند و بەڕووناکی لە خەوتە بە هەر شێوازێک بێ شەوەکە ئۆتۆماتیکیان کەسەکە خەوی دەکەوێت بەڵام بەداخەوە زۆر جار هەیە بەیانیان درەنگ لە خەون تا نوێژی ئەنی تا کاتژمێر 12 نیوەڕۆیان لە خەو هەڵنەستاوە تاوەکو یەکە هەڵنەستاوە ئێ بێگومان کە تو تا بەیان نیوەڕۆکە هەڵنەستی شەوەکە خەو لێ ناکەوێت وێ تو ناچار بکرێت دەبێت کەسەکە ناچارکەی بەیانەکە زوو لە خەوی هەڵبستێنی ئەگەر چالاکیشی نەبێ ئەگەر هەر شتێک بێ بۆی لە شەو بخەوێت و ئەو وریاکەروانێک کە وتم دەبێت ئەوانە بکات ئەو شێوازانە بەکار بهێنێت بێگومان چەند ڕۆژێک یاخود ئەگەلاوانێ لە کەمتر لە مانگێک ئەگەر ئەو شتە بکاتە شێوازی ژیانی خۆی منداڵەکە ڕادێت و بخۆی ئۆتۆماتیکیان خەوی لێ دەکەوێت. باشە ئێمە وتمان ئەمە ئەم خواردنەوانە وزە بەخشەکانە ئەوانی کافینیان تێ هەموو ئەمانە زیانیان هەیە بۆی کە خەو نەزڕێ چ بخورێت بۆی کە پێش خەوتن تا بتوانین خەوێکی ئارامت هەبێت زۆرجار کەسانێک هەن شەوان برسیانە بێت ناشکرێ هەر بە برسێت ینی کەسەکە ناتوانێت یان حەزەکە شتێک بخواتەوە هەتا بۆ مناڵەکەشی داوای خواردنەوەی ینی ئەو خۆراکانە کامانن کە بە سوودن لەو کاتیا بخورێن خۆراکی زیاتر سووک و سادە هەرسکردنیان ئاسان بێ بۆ نمونە میوە و سەوزەیە یان شلەمەنی و شتی سادە و ئاسان و شیریش وارە دەکات کە کەسەکە خەوی بێ و خەوتنی زیاد دەکات هەندێک جار ماست و ئەوانش لەوانەیە زیاتر خەویان زیاد بکات بەڵام گرنگتر خۆراکی سووک بەداخەوە زۆر جار دەبین سەر و پێچکە و دازەم خواردنی قورس و ئەوانە شەودەیشەوە خەڵک درە چێشتان لێن ڕاستە ئەوە کاریگەری نێگەتیڤی زۆر خراپی دەبێت خواردنی چەور و قورس نابێت وا باشە خۆراکەکان سووک بن سەوزە و میوە بێ و شیریش باشە مادە کحولیەکان تا چەند کاریگەریان هەیە لەسەر خەوی ناتەندروست بێگومان ناڕێکی خەو بەڵێ بێگومان مادە کحولیەکانش کاریگەری نێگەتیڤیان هەیە وا دەکات خەویان قورس بێ و کاریگەری لەسەر مێشک دەبێت کە مادەی زیان بەخش زیاتر دەدرێت و هۆرمۆنەکان کەم دەدرێت بێگومان ئەوەش یەکێک لە هۆکارە نێگەتیڤەکانی بەکارهێنانی مادە کحولیەکانە لە شەواندا لەسەر کاریگەری لەسەر خەو دەبێت. باشە دکتۆرە و بیانوانەی کە هەر کەسێکی گرێت یا بەخۆی کاڵێ بۆ نمونە گەر ئەم شتە نەخۆم خەوم لێ ناکەوێت ئەگەر کەمێک سێری ئایپادەکەم یاخود مۆبایلەکەم نەکەم خەوم لێ ناکەوێت یان ئەگەر سەعات ئەو نەبێ هەموو ئەمانە بیانووی ئەوەن کە و کەسە یا بەخۆی یاخود دەتوانێت چارەسەری بکە بێگومان زیاتر بیانووی نێگەتیڤن ئەگەر نادەتوانێت چارەسەری بکە و هەروەکو گوتم بە پێچاوانەوە بەکارهێنانی سەرچاو ئەلکترۆنیەکان موبایل و ئایپاد و ئەوانە ڕووناکییان هەیە ئەو ڕووناکیە بۆ ماوەی 2 تا 3 کاتژمێر و لە ناویشیدا ئەتوو لەوانەیە لە کاتی خوێندنەوەی هەواڵێکی ناخۆش دەخوێنیەوە دڵتون دەبێت کەسێک لەوێ وای لە هاتووە لەوێ ڕووداوکرد ئەوە تووشی دڵتوندی دەکات کە کەسەر دڵتوندەکە بێگومان ئەو کاریگەریە نێگەتیڤی دەمێنێتەوە عنی کاریگەری ئەتوو بیرت هۆشت لای خەو نامێنێ زیاتر هەواڵێکی ناخۆشیان شتێکی ناخۆش دەبیستی وا لێ دەکات لە خەودا ببڕێ ئەنی وا لێ دەکات و خراپترین شتیش بۆ ئەو کەسانێک کە خەویان دەزڕێت ئەوەیە زۆر چاوەڕێ خەو دەکەن لە جێگای خەوتن زۆر دەمێنەوە بە دیار خەوە دەمێن بێگومان ئەوش کاریگەری نێگەتیڤە هەر کاتێک کە زانیت خەو لێ ناکەوێت لە جێگای خەو دەربکەوە چالاکی بکە خۆت بە شتێکەوە سەرقالکە کە دڵت پێخۆشە بەس نەکە و سەیری هەواڵی ناخۆش بکەی و شتێکی ناخۆش و یان سەیری موبایل وابکە بە شتێکەوە وەرزشێک دەکەی جوڵەیەک دەکەی ڕسم دروست دەکەی شتێک دەکەی هەتاوەکو وا لێ بکە یان کتابێک دەخوێنیەوە ئەو کتێب خوێندنەوە وا لێ دەکات کە بە ئاسانی خەوت لێ بکەیت. ڕاستە بیرمەجاران دکتۆر کە هەر یعنی بەرنامە و یاخود بڵێن بەرنامەجی هەموو تەلەڤیزۆنەکان بۆ شێو بوو سەر لە ئێوارەکەی بابەت و بەرنامەی مناڵان بوو دواتر هەندێک هەواڵ بوو دواتر ئەگەر فیلمێک یا شتێکی سادە بووە ئەکرایتر لە دوای دیشەوە سەردەمی منیش نادایک و باوکمان یاخودەوە بزانن ئیتر لە دوای دەوە تەواویان ناگەیشتە ئەو کاتژمێرە درەنگە. دکتۆر پێویستێک کرد کە زۆر زیاتر قسە لەسەم بابەتە بکەین لەبەرەوەی بۆتە دیاردێکی کۆمەڵایەتی گەورە بەڵام دەرفەتی بەرنامەکەرەوەندە بوو زۆر سپاسی بەڕێستەکەین. زۆر سپاس بە هیوای زۆر سپاس.
وەک هەوڵێک بۆ کەمکردنەوەی گازە ژەهراویەکان و پاشماوەی ئۆتۆمبیل لە ڤێتنام بۆ یەکەم جار پاسی کارەبایی کەوتە کار. سەرەتا وەک تاقیکردنەوەیەک پاسەکان لە پایتەختی وڵاتە کارەکەن و دواتریش بڕیارە لە شارەکانی دیکە پاسی کارەبایی کاری پێ بکرێت. پاسەکان توانای هەڵگرتنی 68 کەسیان هەیە بۆ هەر بارێک لە نێوان 220 بۆ 260 کیلۆمەتریش دەچن. ئەم پاسانە بۆیە سەوزکراون چونکە دۆستی ژینگەن و لەگەڵ ژینگە میهرەبانن. بۆ یەکەم جار لە ڤێتنام پرۆژەی پاسی کارەبایی کەوتە بواری جێبەجێکردنەوە. یەکەم پاسی کارەبایی ڤێتنام لەلایەن ڤین بۆسەوە دروستکراوە و کۆکراوەتەوە و توانای هەڵگرتنی 68 کەس و لێخوڕێنی 220 بۆ 260 کیلۆمەتری هەیە بۆ هەر بارێکی کارەبا. دوی ئەم مانگە پاسەکان لە شەقامەکانی هانۆی پایتەخت بڵاو کرانەوە. پاسە کارەباییەکان شوێنی سەرەکی شارەکە و ناوچاوەدانەکان بە یەکەوە دەبەستێتەوە. ئەوە لە نێو تۆڕی گواستنەوەی گشتی شارەکەیە. پاسەکان لە سیستمی گواستنەوەی شار جێگیر کراون. ئەوە ژامرازەکانی گواستنەوەی گشتی هەمە جۆر دەکات. ئەمە ڕوتێکی جیهانیە بۆ سەوزبوون و دەمانەوێت ببێتە پێشنگ بۆ هاندانی ڕێکخراوەکانی تر بۆ گۆڕینی ئۆتۆمبیلی سەوزتر کە نەک تەنها یارمەتی تۆڕی گواستنەوەی گشتی دەدات بەڵکو یارمەتی باشکردنی کوالەتی ژیانمان دەدات. پاسەکە هەروەها بە سیستەمێکی ئۆتۆماتیکی بەستراوەتەوە کە دەتوانێت شۆفێرەکان هەڵبسەنگێنێت و لەو مەترسیانە ئاگاداریان بکاتەوە کاتێک تووشی دەبن وەک حاڵەتی ماندووبوون و خەواڵۆیی. لەناو پاسەکەدا ژمارەیەک خزمەتگوزاری بەردەستن کە سەرنجی زۆر ڕێبوارانی ڕاکێشاوە. پاسەکە نەرم و خاوێنە. من دەتوانم پارە بدەم بۆ بلیتەکە بە کارتی بانکی بێ پەیوەندی بە تایبەتی لە ماوەی ئەم کاتە ناخۆشەدا. وابزانم ئەوە بژاردەیەکی باشی گواستنەوەی ڕۆژانەیە بۆ من. من ئەزمونێکی باشم هەبوو لەگەڵ پاسی کارەبایی. من هەڵی دەبژێرم چونکە لە ڕووی ژینگەیەوە دۆستە و بەردەوام دەبم لە پشتگیریکردن. تۆڕی گواستنەوەی گشتی لە شاری هانۆ پەرشوو بڵاوە بۆیە جێگیرکردنی پاسی کارەبایی وەک تەحەدایەکە لەو شارە 8 ملیۆن کەسیە کە زۆرینەی خەڵک ئامرازی گواستنەوەی تایبەت بەکاردەهێنن لە نێو شاردا. بەو هیوایە ڕێژەی دووکەڵ و کاربۆن کەم بکەنەوە و خەڵکوا لێ بکەن لە جیاتی ئامرازە تایبەتەکان ئەم پاسە سەوزە بەکاربهێنن تا ژینگەکەیان پاک ببێتەوە. بەشار عەزیز، کوردستان 24. یەکێک لە دوو تاجەکەی سەری جۆزەفین بۆناپارت کە هاوسەری ناپلیۆن بۆناپارت بوو لە لەندەن دەخرێنە زیادکردنی ئاشکراوە و پێشبینی ژەکرێت زیاتر لە 300,000 یۆرۆ بکات ئەم تاجێم خانمە. بابێک و ببینین بزانی ئەوەندە جوانە کە بگاتەوە یاخود نرخ و بەهاکەی لە کەسایەتی ئەو خانمەدا بووە. یەکێک لە دوو تاجەکەی سەری جۆزەفین بۆناپارت هاوسەری ناپلیۆن بۆناپارت لە لەندەن دەخرێتە زیادکردنی ئاشکرا. پێشبینی دەکرێت زیاتر لە 300,000 یۆرۆ بکات. تاجەکە لە ساڵانی دەوروبەری 1805 لە گەوهەر بە شێوەیەکی سەرنجڕاکێش و کوالەتێکی بەرز دروست کراوە. لەگەڵ تاجەکەدا چەند پارچەیەکی دیکە هەن کە بەیەکەوە دەبەسترێن بە نەخشی سەرنجڕاکێش و کوالەتی بەرز دروستکراون. ئێمە لەو باوەڕەداین لەلایەن جوزێفین بۆناپارت خاوەندارێتی کرابێت و لە ساڵی 1905 لەلایەن وەسایەکی گەوهەری دەسڕەنجینەوە دروستکراوە بە شێوەیەکی سەرنجڕاکێشی سەرجەمی کلاسیشی نوێ. ئەم هەفتەیە تاجەکە دەخرێتە زیادکردنی ئاشکرا. خاوەنانی ئەم گەوهرە گەشتبینن بەوە نرخێکی باش بکات. ئەم هەفتەیە تاجەکە دەخرێتە زیادکردنی ئاشکرا و خاوەنانی ئەم گەوهرەش گەشتبینن بەوەی نرخێکی باش بکات. ڕەنگە کچانێ بێن کە بەم زوانە ئاهەنگی یاسەرگیریان و بیانێ بیخەنە سەریان یان کەسانێک کویان بکاتەوە بە مۆزەخانەیەکیان ببەخشێت. ئەمانە دەگمەنترینەکانی گەوهەرن و گەشتبینین بەوەی نرخەکەی لە سەر 300,000 یۆرۆ بێت.
ناپلیۆن ساڵی 1969 لە شاری ئاژاکسیۆی دوورگەی کۆریسکا لەدایک بوو. ساڵی 1920 کۆچی دوایی کردووە. ناپلیۆن بە سەردارە مەزنەکانی ئەوروپا و جیهان دەژمێردرێت کە توانیوێتی ئیمپراتۆریەتێکی بەهێزی فەڕەنسی لاپاڵ ئیمپراتۆریەتی ڕووس و نەمسی و پرۆسی بەریتانی دامەزرێنێت و سەرکردەی شۆڕشی فەڕەنسی بوو. هاوسەرەکەشی بە ناوی جۆزێفین پۆناپارت بوو. ڕۆڵێکی گرنگی گێڕاوە لە پشتیوانیکردنی هاوسەرەکەی و سەرخستنی شۆڕشی فەڕەنسی. بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی بەیانی 24م پێشکەشکردن. تەواوی ڕۆژەکەتان لە خۆشیدا بمێننەوە، هەرگیز مەهێڵن تەواوی ڕۆژەکەتان بە بێ زەردەخەنە بەڕێ بکەن و ئینشاءڵڵا ڕۆژێکی دیکەش بە باشی هەستنەوە تا خەوێکی ئارامتان هەبێ. هەموو بڕگە و بابەتانە بۆ سوودی ئێوە بوو. سپاس بۆی کە تا ئێستا بینەرمان بوون. ماڵاوە.